لە قەزای خەبات باندێکی دزی هەڵدەکوتنە سەر کۆگایەکی خواردەمەنی و موبیلیاتێکی ناوماڵ و زیاتر لە 60 ملیۆن دینار دەدزن. حاجی تارق خاوەنی یەکێک لە مارکێتەکانە کە نزیکەی 50 ملیۆن دیناری لێدزراوە و حاجی بەدڵێکی تەنگەوە چیرۆکەکەمان بۆ دەگەڕێتەوە و با 30 ساتەمان بۆ دەکا کە هەواڵی دزیەکەیان پێداوە. هاوکات حاجی دەڵێت بەیانی کە هاتۆتە دوکانەوە بینیوێتی هەموو شتێک ئاسایی بووە تەنها قاسەکانی نەبێت. بەس ئەوی ڕۆیشتیە بەس پارە و کارتی مۆبایلی و ئەنتەرنێتی سعات دەیشەوە پێم زانی بە حراسی کرد حراس گوتی هیچ دەگۆڕێنیە قفلەکان نەشکاوە و لای پشتەوە سوڕا بۆ 2 3 جار گوتی هیچ دەگۆڕێنیە دواتر سعات 8 هاتم سوبیانی قاسەکان دوود ئەلێرە بوو کاتەکە تقریبا بای 5 ملیۆن دەبێت ئەوی دیش پارەکە تقریبا دەوری 45 ملیۆن 44 ملیۆن 46 ملیۆن تحدید نییە نازانم بزەوت. ئەمە ئەو قاسانن کە بڕێکی زۆری پارەی تیا بوو و نزیک 60 ملیۆن پارە لێرە دزراوە. ئەم قاسێک کە دەبینم قاسە بچووکەیە تایبەت بووە بە کەلوپەلی کارتی مۆبایل و کارتی ئینتەرنێت کە لێرە بووە و تەواوی کارتەکان براوە کە زیاتر لە 5 ملیۆن بووە. ئەم قاسەیە دیارە خاوەنێم کۆگایە لەگەر یەکێک لە کۆمپانیاکانی جیهانی اشتراکێکی هەیە بەوەی کە وەکو بڵێ شریکایەتیەکی هەیە لەم قاسەیە پارەکانی شریکاتیان هەڵگرتووە. ئەمەش بە تەواوەتی براوە و ئەوەی کە دەشی بینن هەروەکو لە وێنەکان دیارە قاسەکە کوونکراوە تاوەکو توانراوە قفلەکانی بکەنەوە زۆر بە لێزانیش کاریان لەسەر کردووە. ئەم قاسەی دواتریش کە لە وێنەکە دیارە ئەم قاسەیە پارە و کەلوپەلی و بەشێک لە پێداویستی دوکانەکەی تێدا بووە و ئەویش بە تەواوەتی بڕاوە و هیچ بڕەپارێک لەم قاسانە دیار نمایە. دزەکە لێرە کار و ئیشەکانی خۆی کردووە ڕێکەر 3 قاسەی لێرە کردوتەوە بەشێک لە ئەرزەکەدا دەبینی بەشێک لە مادەی پاککەرەوەشی بەکارهێناوە و هەروەکو لەم دوکانەیە ماوەت حافیزەی زۆرە ئەو ماوەدانەی بەکارهێناوە بۆی کە دووکەڵ و ئاگر بڵند نەبێت. ئەمەش دراوسێکی تری کۆگاکەیە کە باندە دزیەکە هاتوونەتە سەر دوکانەکەی و بڕی 10 ملیۆن دیناریان لەمیش دزیوە. ئەو ڕووداوە من ئاگادار هیچ نەبوومە بەساوی کە جیرانەکەمان حاجی تارق کۆگای هەیە ماوەت غزاییە تەلەفۆنیان لەبەوەی کردبوو سەعات 10 شەوێ گوتیان کاکە تەبەتەب ناو دوکانەکەت دێ ئەوش تەلەفۆنی عەرەسی کردیە عەرەس گوتی کاکە باشە بڕۆ تەماشای پشتەوەی کە عەرەس کەس تەماشای پشتەوەی کردی هاتە پێشەوە تەلەفۆنی ساعی بینایەکە کردە کۆگا کردی حاجی تارقی گوتی هیچ دەگۆڕێنی ئەتوو بە سرعات بنەوە من نانم ئەشۆکە سوێنێ کە دێتە دوکانێ دەکاتەوە ساعات 8 تەماش دەکاتە قاسەکە هەمووی شکای هەر 3 قاسە هەیە تەماشا قاسێمیش دەکەت جیرانمە ئەمان شتە ئەم شکای گوت کاکە تەلەفۆن لەم کرێشتا من هەر لە خەوە هەرنەستام گوتی وەرە قاسەکەتیان شکاندێ پاران دزیە قەنەعەتم نەکرد بخۆم مشتیوانی سوعبەت داکە گوتی کاکە وەرە بەڕاستیمە کە دێمە ژۆرێ بالفعل قاسەکەیان بردە توالێت شکانتیان و دینار دلارەکە هەم بردێ پێش بینە کەشمان 10 ملیۆن تا 11 ملیۆن دەبێت. دەستگامنیەکانی خەبات دەستیان بە لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکە کردووە و تا ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە و قایمقامی قەزای خەباتیش ڕایگەیاند کە ئەوان بەردەوامن لە لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکە. لێکۆڵینەوەکان دەستی پێکردی هەر لە دوونیە شێوە لە بۆ گەیشتن بە ئەنجامێکی یاسایی و یاخود تەواوکە ئەمنی کە بتوانین تاوانباران و یاخود ئەوانی بەشدارن لەو تاوانە بدۆزرێنەوە و لە ڕێدادگاوە هەسوکەوتیان لەگە بکرێتن وەکو ئێمە وەکو ئیدارەی خەبات و وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو لێژنەی ئەمنی قایمقامیتی خەباتیش تەواوی ڕێزگەکەن دووبارە بەسەری دادەچین و بەڵێنی ئەوەش بە خەڵکەکە دەدەین کە ئەوە حادیسەیەکە و ئەنجامی کۆتایشی لێ وەردەگیرێ و تاوانبارانیش بە سزایی عادلانی خۆیان دەگەن. لە شەوی 6 ئازاری ئەم ساڵ لە قەزای سۆرانیش لە ڕێگای تونێڵەوە لە دوکانێکی زێڕنگر 30 دەفتەر دۆلار و زیاتر لە 38 کیلۆ ئاڵتون دزرا کە سەرنجام پاش تێپەڕبوونی 15 ڕۆژ بەسەر دزیەکەدا وزارەتی ناوەخۆ دەستگیرکردنی تاوانبارانی بڕینی زێڕنگرەکەی سۆرانیان ڕاگەیاند و لە ئێستاشدا خاوەن دوکانەکانی قەزای خەبات چاوەڕوانن بە هەمان شێوە ماڵ و موڵکەکانیان بۆ بگەڕێنرێتەوە. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام قەزای خەبات.